أوشو شوي يلا شوي زور خوش مبارك بالعملة كرسمي كوني كذا غابة كذا مش مع هالقرتي أنا الشيكي براستي خوش لا ده بيخرب بينا ورفيق وخانا ودو هيك ودالي نشوف صدقي كاميرا شكله شيفان جزار شيفان جزار هذه سلااو بۆ مردمی شاری سنا سلااو بۆ گشت کوردستان شەو چلێتان لێ موارەک شەڵا ساڵی وە دڵ خۆش و لە کنار خۆتان و خانەوادەتانە لەژێ قورسێ و زندگیکە قورسێکە لە فقەدا نەڕێ ونیەکەکەن درۆ ناکەم ئاوا بێ آنکو شواچلای آنکو درشترین شف زوستان دام هیته جمهورتن جشنکان کلایتی آمیجویی وان ملتن روشهلاتان آوراز بشنا جانه گل شلیره شلیرا evangeliya Untuk hubungan Nobres datang dari Asmanda. ئەم شەوی یەڵدایە کە درێژترین شەوە لە ساڵدان ئێمە ئاهەنگە گێڕین بەو بۆنەیە نەک لەبەر ئەوەی کە درێژترین شەوە بەڵکو ئێمەی زەردەشتیان حەزمان لە تاریکی نییە حەزەکەین تاریکی زۆر بڕوات ڕووناکی بێت ئێمە ژەزانین کە درێژترین شەو و شەوی یەڵدا ڕۆیشت دوای ئەوە شەوەکان کورد دەبێتەوە وردە وردە ڕۆژ درێژ دەبێتەوە ئێمە بۆ بۆنەیەوە ئاهەنگە گێڕین جەژنی یەڵدا بە کۆنترین جەژنی مرۆڤایەتی لە قەڵەمەدرێت خۆشبەختانە لە مێزەپۆتامیا لە چیاکانی زاگرۆس لە کوردستاندا زۆر بە گەرمی یادی ئەو جەژنە دەکرێتەوە ئێمەی کورد لە سەردەمانەکان نەمان توانیوە بە جۆرەی پێویست یادی بکەینەوە بەڵام ئێستا وەکو زەردەشتیانی کوردستان دەمانەوێت ئەم نەریتە جارێکیکە بگەڕێن و ناو کەلتور و مێژوو کەلەپوری کوردی ئەم جەژنە جەژنی خۆمانە ئێمە بۆی زیاتر پەرەی پێ بدەین بۆنەوەی نوێ بۆنەوەکانمان کە بزان ئەمەش یەکێکە لە جەژنەکانی خۆمان وەکو جەژنی نەورۆز وەکو جەژنی سێشەوەی یاران جەژنی کاکەی ئەم جەژنانە جەژنی کووردە جیاوازی ئەم شەوە هەموو ئاینەکان کۆبووینەوە کۆبوونەوەی پێکاتە ئاینەکان هەمیشە ئێمە زۆر جاڵین ناکۆچی ئاینی هەیە بەڵام ناکۆچی سیاسیەوە سیاسیەکان کۆنابنەوە ئەوە ئاینەکان ئەم شەو هەموو ئاینەکان لێرە پێکەوە بەبێ جیاوازی ئەم شەومان پیرۆز کرد.